بەڵێ پەیوەند سەرکۆ سڵاوتان لەبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستی کورسات و تەواوی بینەرانی پرۆگرامی ڕۆژێکی نوێ باش بێت هەمیشە لە خۆشی و ئارامی و تەندروست باشیدا بن. بێگومان ئێمە لە سێم ڕۆژی خولی شەشەمین پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست بەردەوام ئەبین. هەمیشە وتراوە کتێب کەرە هاوڕێی ژیانت، کتێب خۆراکی ژیانە. ئەوەی کە ئێستا ئەیبینن من لە نێو پێشانگەی نێودەوڵەتی سلێمانیم بۆ کتێب جۆش و خرۆشێکی زۆر لەلایەن خوێنەران و هەوادارانی کتێب ئەبینم تەواوی ئەو کەسانی کە دۆستی کتێبن، ڕۆشنبیران و ئەدیبان و نووسەران بە ڕێژەیەکی بەرچاو لێرە ئەبینم. ناوەندەکانی کتێب زۆر باش خۆیان ئامادە کردووە بۆ ئەم خولی شەشەمی پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بۆ ئەوەی پێشوازێکی گەرم لە تەواوی ئامادەبووان و خوێنەرانی کتێب بکەن. ئەمێ زۆر بە کورتی ئاماژە بۆ بکەم ئەم پێشەنگایە لەلایەن دەستگای چاپ و پەخشی ئەتڵاس و بە چاودێری با بڵێن تەواوی سەر و کۆماری عێراق و بە سەرپەرشتی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکومەتی هەرێمی کوردستان دەیان ناوەندی چاپ و پەخشی بڵاوکردنەوە لەم خولی شەشەمی پێشەنگایە بەشداریان کردووە بۆی تەواوی نووسەران و ڕۆشنبیران و ئەدیبان و هەوادارانی کتێب و تەواوی زانکۆکانی کوردستان و بە تایبەتی زانکۆی سلێمانی کە ئەم ساڵ بە جیاوازتر بەشداریان کرد و کۆمەڵێک سیمینار و پانێڵی جیاوازیان هەیە و تەواوی ناوەندە ناوخۆی و جیانیەکان بە ڕێژێکی باش بەشداریان کردووە. بۆیە تۆش ئەگەر خوازیاری ئەوەی کتێبێک بەدەست بێنیت ئەتوانی سەردان بکەی لەبەرەوەی بۆ ماوەی 11 ڕۆژ کە 28 ئەم مانگا پێشەنگاکە کرایەوە بەڕووی تەواوی خوێنەرانە تاوەکو 8 12 بەردەوامی هەیە و دەرگای خولی پێشانگەی کتێب دەرگای واڵایە بۆ تۆی خوێنەر بۆ تۆی دۆستانی کتێب ئەتوانن ڕۆژانە لە کاتژمێر دەی بەیانی تاوەکو 6 ئێوارە هەر کات دەرفەتان هەبوو سەردان بکەن. بیرمان نەچێت تەواوی ئەم پێشەنگایە کە لەلایەن دەستگای چاپ و پەخشی ئەتڵاس بەجێ خۆشحاڵی و کێک لەو تێبینیە گرنگانەی بۆ بینەرانی خۆشەویست ئەمێ بیخەمەڕوو هەندێک لەو پاسانیان ئامادە کردووە کە لە شەقامی سالم تەواوی ئەو پاسانی کە لەلایەن دەستگای پەخش و دەستگای چاپ و پەخشی ئەتڵاس ئامادە کراوە بۆ ئەوەی خوێنەرانی کتێب لێەوە بتوانن هاتوچۆ بکەن و بێنە نێو خولی پێشەنگاکە لەبەر ئەوەی ڕەنگە زۆر کەس بڵێن ڕێگاکەی دوورە دەستە ناتوانین بینە جێگەی مەبەست ئێوە توانن لە ڕێگەی دابینکردنی ئەو ئۆتۆمبیلانەوە سەردان بکەن و تەواوی ئەو کتێبانی کە خۆتان دڵخوازین زیاتر بەدەستی بێنن. بیریشمان نەچێت لەم پێشەنگای خولی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب زیاتر لە 40,000 ناونیشانی جیاواز کە خۆی ئەبینێتەوە لە 9 ملیۆن کتێب و 200 با بڵێن تەواوی ناوەند و چاپ و پەخشی بڵێن بڵاوکردنەوە لەم پێشەنگایە بەشداریان کردووە. ئەگەر هاوکارم ئەم کتێبەم لێ وەرگرێت لەم پێشەنگایە بەشداریان کردووە بۆ ئەوەی تەواوی کتێبەکان تەواوی ناونیشانە جیاوازەکان بۆ خوێنەرانی کتێب زیاتر بەدەست بێنن. جا پێم خۆشە لەم بەشی پرۆگرام بەشێکی زۆر لەو کەسایەتیانە یاخود بەشێکی زۆر لەو کەسانی کە سەردانی ئەم پێشەنگایان کردووە بابزانین جۆش و خرۆشیان چۆنە، هاوڵاتیان چۆن پێشوازی ئەەکەن. سەرەتا پێم خۆشە بچمە لای یەکێک لەو نووسەرانە کاک هەرێممان لەگەڵا بێت کە بەڕێزیان مامۆستای زانکۆن لە زانکۆی سلێمانی بابزانین ئەم ساڵ زانکۆی سلێمانی چ جیاوازێکی کردووە لەم پێشەنگایە بەشداری کردووە و وەکو نووسەرێکیش چ کتێبێکی جیاوازی هێناوە. کاگێ من سپاس بۆ ئامادەبوون سڵاو لێبێتەوە کاتت باش بێ. پێمان بڵێ زانکۆی سلێمانی ئەم ساڵ چۆن بوو بیری کردەوە بەشدار بێت لە خولی پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب. عشان من هەرێم عوسمانم ئەبزانم وتە هێمن وا بوو من ببوورە تکایە بەیانیتان باش. زانکۆی سلێمانی ئەم ساڵ بۆ یەکەم جار بەشداری کردووە بە شێوەیە کە هەم بە کتێبەکانی بە بەرهەمەکانی هەم بە ڕێخستنی کۆمەڵێک چالاکی زانستی کە ڕۆژانە پانێڵ و گفتوگۆ و دیالۆگی ئەبێت لە بوارە جیاوازەکانە وەگەزانن کە زانکۆ واتە کۆی زانینەکان لەبەرەوە ئەو کۆزانیەمان هێناوە لێرە لە ژیری دەستکردەوە بۆ بواری ڕۆمانی کوردی تاوەکو شناسی سینەمای کوردی تاوەکو ژینگەی کوردستان و ئیکۆسیستەم چەندین بواری جیاواز لە چالاکیە زانستیەکانمانە جێمان کردوێتەوە کە ڕۆژانە لێرە لەلایەن کەسانی پسپۆڕەوە باس و خوازەکرێ دوێنێ لەسەر ژیری دەستکرد بۆ ئەمڕۆ لەسەر زانکۆی دایکە و لە تەنیشتیشە
کتێبەکانمان یا با بڵێن ئەو کتێبە زانستیانە کە دیارە کتێبەکان زۆربەی لە پرۆفسۆری یاریدەدەرس سەروتر نووسراوە و لە کۆی بوارە جیاوازەکانایەواتە لە تۆپی لە بالەوە وەرزش بواری وەرزشەوە تاوەکو فیزیا تاوەکو بوارە ئەدەبیەکان ڕخنەی ئەدەبی واتاگەر لە بەرهەمەکانیشمان دیسان ئەو هەو کۆزانیەی تیا ڕەچاو کراوە. پێمان بڵێ وەکو نووسەرێک بۆ ئەم ساڵ ئەو ناونیشانە جیاوازت چیە یاخود ئەو کتێبەی کە بەڕێزت نووسیوتە ئەتەوێ بۆ بینەرانی خۆشەویستی ڕوونکەیتەوە باس لە چیەکە؟ دیارە خۆم نووسەرم سا چواردە بەرهەمی بڵاوکراوەم هەیە زۆر زۆر سپاس لەگەڵ ئەوەیە سەرپەرشتیاری گۆڤارێکی فەلسەفیم کە یەکەم گۆڤاری فەلسەفیە بە زمانی کوردی گۆڤارەکە ناوی گۆڤاری لۆگۆسا و لەم پێشانگایە ژمارەی نوێی گۆڤارەکە کە ژمارە حەوتە لەبارەی ئەریستۆوە بڵاومان کردێتەوە لە تەنیشت گۆڤارەکەیە کتێبێکی ئەریستۆشمان وەرگێڕاوە بۆ زمانی کوردی لە ئەڵمانیەوە لە تەنیشت گۆڤارەکە و کتێبێکی ئەریستۆ کتێبێکی تریش کە کتێبێکە لە سەر ئاستی دنیایەکێک لە پڕفرۆشترین کتێبەکان بۆ کە ئەیش کتێبی یۆڤال نۆ هەراریە کە لێرەش لە ڕاستیاتوانم بڵم یەکێک بۆ لە پڕفرۆشتین کتێبەکان لەبەرەوەی لە زۆربەی ئەو شوێنانی کە دامان ناوە ئەوە داواکەن کە نەماوە ئەیش کتێبێکە لەسەر ژیری دەست کرد لەسەر تۆڕەکانی زانیاری بەگشتی ئەوەش با بڵێن ئەو بەرهەمانم لەگەڵیشیا ئەو کتێبانەی کە خۆم نووسیومە کۆمەڵێک کتێبە لە ڕاستیە کە بەشێکیان لێرە هەیە یەکیان لەسەر زمانی چەمکی مردن لە زمانی کوردیا کە یەکەم کتێبی خۆمە کتێبێکی لەسەر شعر و بیرکردنەوە کە کۆمەڵێک توێژینەوەیە کتێبێکی لەسەر شعر وەک شاهیدی تەنیایی و زۆر کتێبی تریش سەکانە خۆش بە سپاس بۆ ئامادەبوونت زۆر زۆر سپاس بۆ زۆر بەڕێز نووسەر هێمن ئۆسمان سپاس بۆ وتەکانی جا ئێستا هەندێک لە خوێندکارانی خۆشەویست و با بڵێن مامۆستایەکێک لە خوێندنگاکان لێرە ئامادەیە سڵاو لێبێ زۆر بە کورتی پامی خۆتان بنێرن خولی شەشەمی پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بۆ خوێنەرانی کتێب و دۆستانی کتێب و هەوادارانی کتێب تا چەندە گرنگە؟ لام سیر نییە لە سلێمانی هەرم جۆرە چالاکیانەی لێ هەڵۆشێتەوە پێشەنگای نێودەوڵەتی کتێب بۆ خۆی لە شاری پایتەختی ڕۆشنبیری هەنگاوێکی ڕاست و دروست و گرنگەکە ئەنجام درا ئێمەش لە شاری کفریەوە وەکو ئامادەی پیشەسازی سپاسەکەم ئێمە حتمما کفری و سلێمانی ناتوانین لێک جیا بکرێتەوە لەبەرەوە بە هەردووکی باگراوندێکی ڕۆشنبیری سەقافی و معریفی و مێژووی هەیە بۆیە دیسانەوە کفریش بەشێکە لە بابانیش بەشێکە لە سلێمانی بۆیە ئێمە ئەمڕۆ هاتوین وەکو ئامادەی پیشەسازی کفری بەشی کۆمپیوتەر و کارەبا هاتوین لەگەڵ خوێندکارەکانمان لەبەرەوەی چۆن خۆراک بۆ مرۆڤ گرنگە دیسانەوە کتێبیش بۆ ڕوح ئەروها گرنگە ئەمڕۆ من زۆر خۆشحاڵم خوێندکارانە هاتوون لەگەڵمانە و گەشتێکی زانستیمان بۆ سلێمانی و پایتەختی ڕۆشنبیری کردووە دەستی وەش خۆش بێ باوتێ ئەمانیش وەرگرین وتەی تۆچی سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەین لە کفری و لە ئامادەی پیشەسازی کفری و هاتوین بۆ سەردانی کتێبخانە کە باشترین شت لەم سەردەمە گرنگی و کەشەپێدانی ئەم کتێبە بکەین و بکەین بە هاوڕێی ژیانی خۆمان بەڵام بەداخەوە لەم سەردەمە ئێستا گرنگی و گەشەپێدان بە موبایل و ئەنتەرنێت و ئەمانە دەکەین بەڵام ئێستا باشترین شت کە بیکەین بە هاوڕێی خۆمان کتێبە کە متمانە پێکرێت بە خێراتنی کەناڵەکەتان دەکەین من هێلین ئەحسان لە شاری کفریەوە لە قوتابخانەی ئامادەی پیشەسازی کفریەوە لە بەشی کۆمپیوتەر هاتوون بۆ ئێرە بۆ خوێندنەوەی چەند کتێبێک بۆ خوێندنەوەی چەند کتێبێک و کڕینی چەند کتێبێک کرین چەند کتێبێک کتێب باشترین هاوڕێی ژیانە سودێکی زۆری هەیە هیواداری خوێنەرانی کتێبی خوێنەوە سپاس بۆ ئێوە هیوادارین دڵخۆشم بەوەی کە تەواوی خوێنەران و دۆستانی کتێب لێرە ئەبینم هاوکارم کەمێک لە وێنەکانمان بۆ بگوازێتەوە لە ئێستایا جۆش و خڕۆشی تەواوی ئەو کەسانی کە خوازیارن کتێبێک یاخود ناونیشانێکی جیاواز لێرە بەدەست بێنن هاتوون سەردانەکەن بۆ خولی شەشەمی پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لەبەرەوەی بوارە جیاجیەکان لەم پێشەنگای خۆی بینێتەوە لە بواری پەروەردە سیاسی زانستی کۆمپیوتەر هەندێک بواری تەڕیش یەکێک لەم ناوەندانە وەرەگرم خاتون چۆنی سپاس دەکەم باشی بەخێر بن ئێوە وەکو ناوەندی کێو بەشداریتان کردو و ناونیشانی کتێبەکانتان چی و چییە؟ سەرەتا بەخێر بن ئێمە وەکو ناوەندی کتێبخانەی ڕۆمان بەشداریمان کردووە
وەکو کتێبخانەی ڕۆمان بەشداریمان کردو ئێمە نزیکەی زیاتر لە 1000 ناونیشان بەشدارین لێرە بەشی کوردیمان هەیە بەشی ئینگلیزیمان هەیە لە هەر بەشێکیشمان ڕۆمانمان هەیە ئاینیمان هەیە سایکۆلۆجیمان هەیە بابەتی سیاسیمان هەیە بابەتی مێژوویمان هەیە بابەتی دەرونیمان هەیە بابەتی پەرەپێدانمان هەیە هەموو جۆرێکمان هەیە تەنانەت هەندێک منهەجیشمان هەیە ئێمە خوێنەرانی کتێب لە ماوەی ئەم سێ ڕۆژەیە چۆن ئەبینیت ڕێژەکەی باشە؟ ڕێژەکەی باشە یەکەم ڕۆژ کەمێکە بە هیواکەر بوو بەستر دوای ئەوە باش بوو یەکەم ڕۆژ بوو پێی کابوون دەستپێک بوو ڕەنگە زۆربەی تەواوی ڕۆشنبیران و دۆستانی کتێب ئاگادار نەبوو بێتن بەڵام هیوادارین لە ماوەی ئەم 11 ڕۆژەیە کە ئەمڕۆ سێم ڕۆژە بتوانن سەردانی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بکەن بۆ کتێب بۆ ئەوەی تەواوی ئەو ناونیشانانەی یاخود ئەو بوار و بابەتانی کە خۆیان بەستیانە بتوانن لەم پێشەنگایە دەستیان کەوێت و بێگومان بە نرخێکی گونجاویش تەواوی کتێبەکان با بڵێن داشکاندنێکی زۆر باشی بۆ کراوە بۆ ئەوەی هەر خوێنەرێکاتە ئێرە بتوانێت بە داشکاندنێکی زۆر باشەوە کۆی بابەت و کتێبەکان لێرە بکڕێت ئەگەر بەڕێزیان بفەرمونە لای ئێمە یەکێکتر لە ناوەندەکان وەرئەگرم پێم خۆشە لە زاری خۆیان ئاماژەی پێ بکەن سلااوتان لێ بێت ئەم کاتتان باش سەلامەت بین زۆر سپاس پێمان بڵێ وەکو ناوەندی کێو بەشداریتان کردووە کتێبەکانتان باز لە چی ئەکەن؟ سەڵاوەرز کەم خدمەتان ئەم غورفە لە غورفە کوردی مۆ خەری فارغ داری بۆچمە ئەوەی کە خۆت ئەو کوردی کە خۆت تایە باشی قسەم بۆ کە پێم بڵێ وەکو ناوەندی کێو بەشداریتان کردووە؟ خب ئەم غورفە غورفەی کوماری ئیسلامی ئێرانە کە بۆ کتێبەکانتان باز لە چی ئەکەن؟ کتێبەکانمان شتێ عمومیە لە تاریخ و لە شێعر و لە ئەدەبیاتی فارسی و کوردی بە زمانی ئینگلیسی زمانی فارسی و کوردی هەیە بعد بەخشی ترێکی هەیە کە بەخشی ئاموزشی زمانی فارسیە بە زمانی سادە بۆ ساتحەکانی مختلف لە ابتدایی تا پیشرفتی هەیە چی بە خوێنەرانی کتێب ئەڵێ؟ شێعر و ئەدەبیات بەشداریکردنت وەکۆی کە ئەم بەڕێزە لێکێک لە ناوەندەکانی کۆماری ئیسلامی ئێران بەشداری کردبوو ئومێدی ئەوە خوازێت کە تەواوی ڕۆشنبیران و دۆستانی کتێب بێن لێرە لە بوارەکانی شعر و ئەدەبیات تا زیاتر بخوێنەوە یەکێکتر لەو ناوەندانی کتێب لەگەڵمایە پێم خۆشە لە زاری خۆیانەوە زیاتر ئاماژەی پێ بکەین چەپکە کتێبی یەکێتی پێم خۆشە لە زار یەکێک لەم کەسایەتیانی کە لە ناوەندێکی خولی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بەشداری کردووە ئەگەر هاوکارم ئاگە ئەگەر بیتە ئێرە سپاس دەکەین سلااوت لێ بێدەم کاتت بەخێر بێن زۆر سپاس و کاتێکتان باش ئەم ساڵیش خۆشحاڵین کە لەگەڵتانین پار ساڵیش و ساڵەکانی پێشش لەگەڵتان نبووین پێمان بڵێ ناونیشانە جیاوازەکانی ئەم ساڵ چی و چییە لەم پێشەنگای خستوتانەتە ڕۆ سەرەتا بەخێر بێن ئێمە بۆ ساڵی دووەم وەکو ئاگادارن خانەی چەپکە کتێبێکی نیشتیمانی کوردستان بە کۆمەڵێک بەرهەمی نوێمان نزیشی 200 بەرهەمی نوێمان هەیە لە گۆڤار و کتێب و بڵاوکراوەکانی سەرجەم ئۆرگانە جیاوازەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بۆ یەکەم جارە لە پێشانگای کتێب لێرە عەرزەکرێت ئەم ساڵ ئێمە وەکو پاری ئاگادار بوون کۆمەڵێک کۆبەرهەمانێ لەوانە کۆبەرهەمی جەنابی مام جەلالمان عەرز کردووە کۆبەرهەمی مامۆستا برای مەحمەدا کۆبەرهەمی گەلای وێشخانە بەڵام ئێمە ئەم ساڵ کۆبەرهەمی مام جەلالە تقریباً 3 کتێبی نوێ چاپ بووە هەروەها لە کتێبەکانی تری مەکتەب و ئۆرگانە جیاوازەکانی یەکێتی کۆمەڵێک بەرهەم و ناونیشان و کتێبی نوێمان چاپ کردو هاوکاریشم ببوو لە قسەش پێ بڕم هەندێک لەو کتێبانە یاخود ئەو ناونیشانانەمان بۆ بگوازێتەوە ئەوەی تایبەتە بە هەواڵ مام جەلال و تەواوی کەسایەتیەکە بەدەر لەوە ئێمە لە هەر چوار شارەکەی هەرێمی کوردستان بە کەرکووکیشەوە کابێتە 5 سەرجەم ئەو گۆڤار و بڵاوکرا و کتێب و ناونیشانانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان چاپی کردووە لێرە عەرز کراوە بەشێکی زۆری ئەو کتێبانەی ئێمە کە گەرنگیمان پێداوە ئەو کتێبانەیە کە لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تاوەکو قۆناغی پێش ڕاپەڕین بڵێن چاپ کراوەوە لە قۆناغی دوای ڕاپەڕین و لە قۆناغی نوێشە هەمووی لێرە نیشاندراوە بەشێکی زۆریان دووبارە چاپ کراونەتەوە ئەمەش دەرخەری ئەو ڕاستەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونیەوە
گرنگی زۆری بە بواری خوێندنەوە بە بواری نووسین بە دەرکردنی گۆڤار و ڕۆژنامە و چاپکردنی کتێب داوە چ لە شاخەوە چ لە شاریش. زۆر سپاس بۆ بەشداریکردنت زۆر بە کورتی بە ئەم میوانە ژۆرگرین سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش. تا چەندە دڵخۆشیت قەرباڵقێکی زۆر لە خولی پێشانگەی شەشەمین خولی پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب ئەبینی وەکو خوێنەرێک. ئێمە تقریبان هەموو خولەکان بەشداریمان کردووە هاتوین ئەنی سەردانمان کردووە بەڵام بە فعلی 2 ساڵە ئێمە وەکو ناوەندی ڕاگەاندن یا خۆک و مەکتەبی ڕاگەاندن بیرمان لەوکرەوە کە بەشێکی تایبەتمان هەبێ بۆ دەرخستن و نیشاندانی هەموو ئەو بڵاوکرا و کتێب و نووسینانی کە ساڵانە بەشێکی زۆری ناوەندەکانی کێتی نیشتمانی کوردستان ئەینووسێت و بڵاوی ئەکاتەوە ئەو ئاشنا بێت بە خەڵک بگات بە خەڵک خوێندکاران زۆریان ئێستا ئەوەی ئەبینی خەڵکێکی زۆریان داوای ئەو کتێبانە ئەکەن کە شۆڕشی نوێ لە سەردەمی شۆڕشی نوێیان نووسراوەتەوە هەموو ئەو حەقایق و چیرۆک و بابەتانەی کە خەڵک ئەیانەوێت تامەزرۆن بۆ ئەوی بیزانن لە نووسینی خوانە بە خۆشحاڵیەوە ئێستا خوێنەرێکی زۆر هەیە و ساڵانە ئەبینین کە یعنی خرۆشێکی زیاتری هەیە و دەستی ئێوەش خۆش بێ سپاس بۆ ئێوەش. دو میوانە وەرەگرم نووسەرێکی گەنجە پێم خۆشە خۆی بناسێنە زۆر بە کورتی پێم بڵێ ناوی جەنابتان چییە و پێم بڵێ چ کتێبێکت نووسیوە؟ من ناوم ڕۆزینی زارا نووسەری کتێبی شوێنخەونەکان بکەوە شانی کامێرەی بێ ئەمە کتێبەکەمە کە ناوەڕۆکەکەی باسی ئەوە کات لە چەند بابەتێکی ئەمە چەژنەی گەشەپێدانی خۆت پێک دێت کە هاوکاری گەنجانی کومەڵگاکەم بکات بۆی شوێنخەونەکانیان بکەون و زاڵم بەسەر چەند بربەستێک کە ژیان تووشانەکات. وەکو خانەی چاپ و بڵاوکردنەوەی چوارچرا تا چەندە پێیامتان هەیە بۆ دۆستانی کتێب کە لە ماوەی ئەم 11 ڕۆژەیە بێن سەردان بکەن ئەوەی کە دڵخوازی خۆیانە ئەو کتێبە بەدەست بێنە. بێگومان پێش هەموو شتێک بێ زۆر سپاسی خانەی چوارچراکەم کە بەڕاستی زۆر هاوکارم بوون و زۆر پێمەوە ماندوو بوون و بەڕاستی من وەکو ئەوەی کە خوێنەری کتێبی گەشەپێدام و خوێنەری کتێبی سایکۆلۆژیم ئەو جۆرە کتێبانە زۆر باشە بۆ تەمەنی هەرزەکاران کە کتێبی گەشەپێدانی خۆت بێ بۆی پەرە بە خودی خۆیان بن. زۆر باشە. پێم بڵێ لە ساڵی چەندەوە ئەنووسیت؟ لە تقریبان کۆتاییەکانی 2021ەوانە. سپاس بۆ بەشداریکردنیت بەو هیوایەی گەنجێکی زۆر لێ هاتووت لە تەمەنەکانی ترا زیاد بتوانیت ئەو نووسینانی کە خۆت مەبەستە زیاتر بنووسیت لە بوارە جیاجیەکان و بابەتە جیاجیەکانە. ئێوەی خۆشەویست ئەتوانن سەردان بکەن ڕۆژانە لە کاتژمێر دەی بەیانی تاوکو شەشی ئێوارە لەبەری خولی شەشەمی پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب تەواوی بوارە جیاجیەکان و ئەو ناونیشانە جیاجیانە لە خۆ ئەگرێت کە تۆی خوێنەری کتێب تۆی دۆستی کتێب بتوانیت تەواوی بابەتەکان و تاوی ناونیشانە جیاوازەکان لێرەیە بەدەست بێنیت. ئەگەڕێنەوە بە ستۆدیۆ بەلای هاوکارانم.